بەڕێز عەلاکولی نووسەر و ڕۆژنامەنووس سەبارەت بە دەستگیرکردن و ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووسان لە عێراق لە زیقار و بەڕێزیان لەگەڵمانن. بەڕێز عەلا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. باشەم هەموو پێشەلکاریە چییە بەرامبەر ڕۆژنامەنووسانی عێراق کرێ؟ بۆ؟ الو نعم. اي نعم اسمعك. نعم عيد السؤال. نعم كل ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە بێ. ئەم هەموو پێشەلکاریە لە عێراق چییە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکرێ؟ هۆکار چییە؟ بۆچی؟ شكرا لكم. زۆر سپاس بۆ ئێوە واتە بە شێوەیەکی گشتی لە عێراق بابەتەکە پەیوەندی تەنها بە پارێزگای زیقارەوە نیە، بابەتەکە پەیوەندی بە شێوەیەکی گشتی بە عێراقەوە هەیە، هەرچەندە تا ئەو کاتەی کە گرژیەکانی کۆمەڵایەتی وەکو خۆپشاندان ناڕەزایەتی هەبێت بە شێوەیەکی گشتی ئەو ڕۆژنامەنووسانە کاری خۆیان دەکەن و هەمیشەش ئەگەری ئەوە هەیە کە تونندوتیژی بەرامبەریان بکرێت لەگەڵ ئەوەی کە هەندێک یاخۆت کێشەکەش لە سیستەمی کۆمەڵاتیدا هەیە کە ناتوان ئەو شتانە قبول بکەن ڕاستیەکان بدرکێنرێت. ئەو پێشێلکاریانەی کە دەکرێت لەوانەیە لە شوێنەکانی دیکەش ئەنجام بدرێت. بۆ نمونە لە بەغدای پایتەخت لەوانەیە هەندێک لەو حاڵەتانەی لە پارێزگاکان ڕوودەدەن ئێمە ناتوانین بڵێن هەمویان پێشێلکارین بە شێوەیەکی وردو دقیق، بەڵام دەکرێت بڵێین ئەمە هەندێک هاڵوێستی دژە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت ئەو هاڵوێستانەی کە بەدەست درێژی بۆ سەر ڕۆژنامەنووسەکان هەژمار دەکرێن. لەوانەیە زیقار ڕووداوی کوشتنی ڕۆژنامەنووسانی بەخۆیەوە نەبینیبی یاخۆت ڕفاندنیان یاخۆت پرۆسەکانی لێدان و هەر شێوەی شتێکی دیکە لەو تونندوتیژیانەی کە بەهێز بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت. ئەوەی کە ڕوودەدات پێویستی بە ڕێخستنی زیاتر هەیە، پێویستی بە کاراکردنی ڕۆڵی سەندیکای ڕۆژنامەنووسان هەیە بۆ پارێزگاریکردن لە سەلامەتی و ئاسایشی ڕۆژنامەنووسان. لە ساڵانی ڕابردوودا لە پارێزگای زیقار ئەو حاڵەتانە کە ڕوویان داوە پێویستیان بە دووبارە پێداچوونەوە و تاوتوێکردنی بابەتەکە هەیە. ئەمە بەشێکە لە پارێزگای زیقار تەنها لەو پارێزگای ئێمە باز دەکەین، بەڵام لە هەموو عێراق ئەو شتە هەیە. لە زیقار هەندێک پێشێلکاری هەبووینە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان، بەڵام شێوەیە نییە کە بڵاوکردنەوەی گەندەڵی دۆسیەیە کە گەندەڵی تێدایە لەلایەن ڕۆژنامەنووسانەوە، ینی لە جێگای ئەوەی کە دەستخۆشی لێ بکرێت لەلایەن حکوومەتەوە بۆچی بۆ ئەشکەنجە ئەدرێن؟ ینی بۆچی حکوومەت نایان پارێزێ؟ هۆکارەکەی چییە؟ ئەواتە ئەمە بابەتی گەنداڵی وەک جەنابەت باست کرد کە لە سەرەتادا ئەمە بابەتی گشتیە، تەنها لە عێراق نییە، لە هەموو ناوچەکانی جیهان کاری ڕۆژنامەنووسان لە هەموو جیهان ئەوەیە کە گەنداڵیەکان دۆسیەکانی گەنداڵی ئاشکرا بکەن. لەوانەش زۆربەیان ڕوبەڕووی حاڵەتی تونندوتیژی و دەستدرێژی دەبنەوە، ڕوبەڕووی ئەشکەنجەدان دەبنەوە، ڕوبەڕووی جۆرەها تونندوتیژی دەبنەوە، یاخۆت ڕاوەدونان هەوڵی ڕفاندنیشیان دەدرێت. لە زیقار هەندێک حاڵەتی تەمومژاوی هەیە کە پێویست بە دەستوەردان لایەنی سیاسی هەیە بە جددی کە بە شێوەیەکی ئەرێنی کار لەسەر ئەم دۆسیە بکەن، نەک ببنە نێچیری لایەنە سیاسیەکان. لایەنی میدیایی پێویستە حەسانەی خۆی هەبێت و چونکە ڕۆلی کاریگەری هەیە لە کۆمەڵگەدا، دەتوانێت ڕۆماڵی پرۆژە گەندەڵەکان بکات، بوونی یاسایەکی تایبەت بە پاراستنی ڕۆژنامەنووسان تا چەند ڕۆڵی ئەبێ لە دەستکراوەی ڕۆژنامەنووسان لە پاراستنی چارەنووسی ڕۆژنامەنووسان لە عێراقا؟
يعني واحدة من الخطوات واتە یەکێک لە هەنگاوە گرنگەکان کە پێویستە ئێمە پشتگیری لێ بکەین پێویستە دادگای باڵا یاسایەک دەربکات کە بۆ پاراستنی ڕۆژنامە نووسان کە لە ساڵی ڕابردووشدا شتێک لە ئەنجومەنی باڵاوە دەرکرا بۆ پاراستنی ڕۆژنامە نووسان کە گوتیان تێیدا هاتووە کە نابێت بە هیچ شێوەیەک ڕۆژنامە نووسان دەستگیر بکرێن پێویستە پارێزبەندیان هەبێت واتە ئەگەر هەر ڕۆژنامە نووسێک ڕوبەڕووی تۆندوتیژیەک یاخود ئەشکەنجەیەک بووەوە پێویستە لەنە حکومیەکان لەنە ئەمنیەکان بەهانایانەوە بچن و هەموو هەوڵەکانی خۆیان بەخەنەگەڕ بۆ پارێزگاریکردن لەو ڕۆژنامە نووسە و پێویستە هەموو لایەنەکانی لێکۆڵینەوەش لەو بارەیەوە ئاگادار بن بۆ ئەوەی بزان چارە نووسی ئەو ڕۆژنامە نووسە چی بگە واتە شتێک هەیە لەو بارەیەوە کە پارێزگاری لە مافی ڕۆژنامە نووسان دەکات بەڵام پێویستە بە شێوەیەکی کاراتر باشە بەڕێز هەلا ئەگەر ئامارێک لابێ ئاماری فەرمی یان نافەرمی ئامارێک ینی ساڵی پێشکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بۆ ساڵی 2024 چۆن بووە و پێشبینیەکەن بۆ 2025 چۆن بێ باشترێ بێ یا خراپترێ بێ بەڕاستی ئێمە هیوادارین هەمیشە کە لە ساڵانی داهاتوودا جۆرێک لە باشبووم بەخۆیەوە بینی بۆ هەموو دۆخێک و بەدڵنیاییەوە لە ساڵی 2024 هەندێک شت ڕوویاندا بەڵام بە بڕوای من دەسوەردان و هاتونە سەر هێڵی بەرپرسان تا ڕەدەیەک باشتر بوو لە پێشتر هەندێک لە ڕۆژنامە نووسان ڕووبەڕووی شتی ناخۆش بوونەوە بەڵام دۆسیەکەیان بۆ دادگا بەرزکرایەوە هەروەها سندیکا و کۆمەڵەت پەیوەندیدارەکان هاتنە سەر هێڵ دوو حاڵەت یاخۆت سێ حاڵەت زیاتر ئەوان ڕوبەڕووی دادگا کرانەوە کە پێش لە ساڵانی پێشتر لەبارەی دۆسیەکانی گەندەڵیەوە بابەتیان بڵاو کردبەوە واتە من دەڵێم دوو حاڵەت یاخۆت زیاتر یا سێ حاڵەت لەو شێوەیە کە زۆر دیاریکراون ڕوبەڕووی تیژی تند بوونەوە بەڵام لەو نێوەندەدا لایەنە پەیوەندیدارەکان هاتنە سەر هێڵ و داکۆکیان لە مافی ڕۆژنامە نووسان کرد تا ڕادەیەک باش بووم بەڵام من پێم وایە کە پێویستە لە ساڵی 2025 سندیکای ڕۆژنامە نووسان ڕۆڵێکی کاراتر بگێڕێت بۆ پارێزگاریکردن هەروەها دادگای باڵاش پێویستە هێڵی زیاتر دیاری بکاتن بۆ پاراستنی مافی ڕۆژنامە بەڕێز عەلاکولی نووسەر و ڕۆژنامە نووس لە زیقارەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر بێت.